لە هەموو هاوڵاتیانی کوردستان دەکەم هەڕەشەی ڤایرۆسی کۆڕۆنا بە هەند وەربگرن، لە ماڵەکانتان مەس نەدەرن، تەنها بۆ ئیشی زەروری نەبێت. گرنگی بە پاک و خاوێنی بدەن بۆ بەرژەوەندی کۆمەلگا و تەندروستی بنەماڵەکەتان. خۆم دەپارێزم لە پێناو پاراستنی تۆدا. پابەندبوومان لە ماڵەوە و ئاکاتکەوە خۆمان و دەوروبەرمان پارێزراو بن. بۆیە پابەندی ڕێنمایە تەندروستەکان ئەبین و پابەندی ڕێکارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەبین لە ماڵەوە ئەمێنینەوە. بەمانەوت لە ماڵەوە خۆت و کەسوکارت و دۆست و دەوروبەرت پارێزراوتن ئەبن. بۆیە لە ماڵەوە بە بەشێکی لەو کاتانی کەوا تەرخانیەکەیت ئەتوانیت بە کتێب خوێندنەوە یاخود کاتە زۆراتۆرەکان و سیرکردنی فیلم و ئەو بەشانەی تر بڕێکیتەوە. بۆیە من خۆم دەپارێزم، تۆش خۆت بپارێزە. من باوان شاهۆم قوتابیم وەکو من دەبێت لە ماڵەوە بمێنەوە زوو دەبێت دەستەکانمان بە ئاو و سابوون بشۆین، دەبێت خۆمان بپارێزین لە شوێنە قەڵباڵغەکان و داخراوەکان، دەبێت لەگەڵ دایە و بابا خوێندنەکانمان بخوێنین تاوەکو خۆمان پارێزین لەم ڤایرۆسی کۆڕۆنا. هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک.